سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیە؟ ئەمە وتەی سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمە کە دەڵێت هەموو تاکێکی کورد بەشدار دەبن لە داهاتی نەوت و لە ڕێگەی حساب بانقیەوە سودمەند دەبن. بەڵام لە دوایە و قسەیە وڵات بەرەوە و کێشەیەکی دیکە ڕۆشت. ئێستا هەموو تاکی کورد قەرزارە و موچە و شایستە داراییەکانیان کە مافی سەرەتایی خۆیانە پێیان نادرێت. بەرەبرسانی هەرێم هەجار و بەڵێنێکی درۆ و عەدێکی درۆ ئەدەن و بەڕاستی شێکە لە خەمی ئەوانە نەبێ خەمی میلەتە. تەنها شێکە خەمی نییە میلە و خەمی میلەتە. بۆ ئێمە هاوڵاتی دەبێ هۆشیاری بین چاوکراوە بین. جارێکی تر هەڵبژاردنەکان بەردەمانایە ئێمە بتوانین سزایان بدەین. بەداخەوە هاوڵاتیش ئەو هۆشیارینە کە بتوانێت سزایان بدات. هیوادارین ئاوڵاتیان لەم هەڵبژاردنێکە لە بەردەم دایە یان حتا هەڵبژاردنەکانیش نا. یعنی مانگرتن خۆپیشاندانی سەرتاسەری دەیان هەڵوێستی جیاواز هەیە ببینە بەڵام تا ئێستا هاوڵاتی هەمووی بێدەنگ. ئەمە تاریخێکی هەیە بەڵێنە ناڕاستانێکە ئەدرێت لە شەستەکانی سەدەی ڕابردەوە تا ئێستا شۆڕچەی لە شۆڕشتان بۆکەین بەڵام لە عینن کاتە جۆرەها چۆسانەوەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی زۆر بەتونی خەڵک چاوسێنراوەتەوە لەم ناوچانە ئێمە ئەبوو لەو کاتەوە ئیتر خەڵجارێکی تر گوێی لەم جۆرە کەسانە و لەم جۆرە قسانە و لەم جۆرە بەڵێنان نەگرتایە. شارەزایەکی بواری ئابووری ئاماژە بۆ دەکات ئەو وتەی سەرۆکی پێشووی حکوومەت هیچ وردبوونەوەیەکی ئابووری تێدا بەدی نەکرا و بە پێچەوانەوە کێشە و قەیرانە ئابووریەکان زیاتر بوون و گرفتە دارایی و ئابووریەکان قوڵتر بوونەوە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی سەختی ئابووریدا تێدەپەڕێت. وەزی ئابووری لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ ئەلبەتە ئەو تەوقیتێکە و قسەیتیاکە هەر باش نەبوو لە دوجاری ئەویش هەر خراپتر بوو بۆ یەوەکو عەرزم کردی ورد نەبوون لە پێوەرە اقتصادەکان و حساب نەکردن بۆم بەرنامەجێ کە تۆ بانگەشێکی ئابوو شێوازە ئەەکەی بەجددی وڵاتی بەرەو قەیرانێکی زۆر قوڵتر و گەورەتر بردووە و دڵنیاشم قوڵتر و گەورەتریش بێتەوە لە ئایندا چونکە با بڵێن دەسەڵاتداران هەرێمی کوردستان زۆر بێهەستن بەرامبەر بە هاوڵاتیەکانیان. لە دەستپێکی هێناردەکردنی نەوت هەرێمی کوردستان تا ئێستا هاوڵاتیان سودمەند نەبوون لە داهاتی نەوت و لە ڕێگەی کۆمپانیا حیزبیەکانەوە بەتاڵان دەبرێت. هاوڵاتیانیش بەڵێنەکانی بەرپرسانی حیزبی دەسەڵاتدار تەنیا بە بانگەشەی کاتی هەڵبژاردن دەزانن. تەنانەت جگە لە حیزبێکی دەسەڵاتدار حیزبەکانی شەریکە حکوومەتیش ئاگاداری گرێبەستەکان نین. لە نوێترین لێدوانیشدا پاڤڵ تاڵەبانیە و سەرۆکی یەکێتی کە حیزبەکەی بەشداری سەرەکی حکوومەتە دەڵێت ئاگاداری گرێبەستە 50 ساڵەکەی حکوومەت نین لەگەڵ تورکیا کە لەبارەی نەوتەوە کراوە. داهاتی نەوت و سەرچاوەکانی دیکەی هەرێم نەک بۆتە نیعمەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان و تاکی کورد سودمەند نییە بەڵکو لە سایی دەسەڵاتی شکست خواردی و حکوومەتەوە 28 ملیار دۆلار قەرزدارە لەبری ئەوەی داهات بخرێتە سەر حساب بانقی هەموو تاکێکی کورد. نەوەی ئێستا و داهات و قەرزار بارکران. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.